یەکێکە لەو دەستگا میدیای ئەلکترۆنیانەی کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەواڵ و زانیاری بڵاو دەکاتەوە. دەستگاکە فەرمیە و ناویخۆشی تۆمار کردووە لە وەزارەتی ڕۆشنبیری. بەرپرسی دەستگاکە دەڵێت پێویستە هەموو دەستگایەک ئەو بەرپرسیارەتی هەبێت بە گوێرەی یاسا مامەڵە بکات، چونکە ناکرێت کاری ڕۆژنامەوانی بکەیت و تا ئێستا هیچ سەرچاوەیەکی تۆماری فەرمیت لای حکوومەت نەبێت. ئەو ڕێخستنە نابێ بە مانای کۆنتڕۆڵکردنی ئازادی بێەوە من واشی نابینم لە ڕاستیە، بەڵام ئەمە پێویستی بەوەیە کە ئینسان دڵنیا بێ لەکوێ زانیاری وەرەگرێ. ئەم زانیاریە لە سەرچاوێکی باوەڕپێکرا وەرەگری یان شوێنێکە کە ناونیشانی نییە، ستافی دیار نییە کە ڕەنگە ئەمڕۆ زانیارێکە پێ بدا بەیانی ببێتە مەترسی لەسەر. بۆ ڕێخستنەوەی میدیای ئەلکترۆنی لە هەرێمی کوردستاندا وەزارەتی ڕۆشنبیری ڕێنماییەکی نوێی هەیە لە ماوەی 3 مانگدا دەبێت کۆی ئەو میدیانێکی کار دەکەن لە هەرێمی کوردستانەوە بەتایبەت لە بواری میدیای ئەلکترۆنیدا هەیە ناویان تۆمار بکەن. لەلایەکی دیکەوە کاردانەوەی ڕۆژنامەنووسان بە جۆرێکی دیکەیە و پێیان وایە ئەمە بەرتەسکردنەوەی ئازادی میدیایە. وەزارەتی ڕۆشنبیری و دەستگای چاپ و بڵاوکردنەوە لە ڕێنماییەکی تایبەتدا داوا دەکات لە ماوەی 3 مانگدا هەموو پەیج و تۆڕە کۆمەڵایەتیەکانی کاری میدیایی دەکەن ناوی خۆیان تۆمار بکەن. بەڕێوەبەری گشتی دەستگای چاپ و بڵاوکردنەوەی هەرێم ئاشکرای دەکات میدیای ئەلکترۆنی کێشەی بۆ دادگاکان و حکوومەت و خەڵکیش دروست کردووە و پێویستە ڕێک بخرێتەوە. بەڕاستی بێسەروبەریەکەیە فەوزایەکەیە باش و خراپ هەمووی تێکەر بووە. زیاتر ئێمە لە دەست کاڵای دادگامان لایە کە کەس یان خێزان یان داواکاری گشتی سکاڵای هەبووە لەسەر هەندێک لە پەیجەکان ناسراونین، کەس نازانێ ئەو پەیجانە لەکوێ کارەکانیان دەکەن، کارمەندەکانیان چێ ئاراستەیان دەکا. ئەوە ئێمە دەمانوێت لە داهاتوو ئەو بوارە ڕێک بخینەوە بە شێوەیەکی گونجە. لە ڕێنمایە نوێیەکەی وەزارەتی ڕۆشنبیری کە لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان بڵاو کراوەتەوە هاتووە دەبێت سەرجەم ئەو دەستگا و پەیج و وێبسایتانی کە کاری میدیایی دەکەن خۆیان تۆمار بکەن، ئەگەر نا ڕوبەڕووی سزای یاسایی دەبنەوە. بە جۆرەیەوە مارانەی لە بەڕێوەبەراتی چاپ و بڵاوکردنەوە هەیە زیاتر لە 120 شوێنی هاوشێوە هەیە کە تا ئێستا تۆمار کراون و سەدان مەڵپەڕ و پێگەش هەن کە سەرچاوەکانیان دیار نییە. ڕێناس ساعالی کوردستان 24 هەولێر.